ئەگەر ئافرەت داوێن پاک بێ، ئەگەر بە حەیا و ئابڕوو شەرم بێ، داوێنی خۆی بە پاکی ڕابگرێ. وە کاتێک کە پیاوێک داوای عیلاقە و پەیوەندی و داوێن پیسی لێ ئەکا، ئەم ڕەفسی کاتەوە و ڕەتی کاتەوە و بربەچی داتەوە و بڵێ من لەخوا ئاترسم ڕێگای پێ نەدا، ئەم دەرگایە دابخە بەڕاستی کۆمەلگا بەرەو داوێن پاکی و بەرەو سەرفرازی ئەچێ. بەڵام ئەگەر ئافرەتەکان بە هەموو شێوازێ خۆیان بڕازێنەوە، جوانی خۆیان دەرخەن، لەنج و لارکەن و بە شێوازێ قسەکەن، بە شێوازێ خۆیان بنوێنن کە کۆمەلگا بەرەو فەسادی و بەرەو خراپەی بچێ، بەڕاستی داوێن پیسی لەو پەڕی زۆریا بێ. بۆیە ڕەسوول الله صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکە ڕوو لە ئافرەتەکان ئەکا. عەبدوڕەحمانی کوڕی عەوف لێ ئەگەڕێت و ئەزیزمان فەرمێتی صلی الله عليه وسلم ئەم مژگێنیە، ئەم موژدەیە، ئەم بەڵێنە و گفتەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بۆ ئافرەتەکانمانە. ئەفەرمێ ئیذا صلت المرأة خمسها وصامت شهرها وحفظت فرجها وأطاعت زوجها قيل لها ادخلي الجنة من أي أبواب الجنة شئت. رواه أحمد وقال أحمد شاكر إسناده صح، ورواه ابن حبان في صحيحه وقال شعيب الأرناؤوط حديث صح، ورواه الطبراني في الأوسط. عزيز ما نفرمي صلى الله عليه وسلم هەچ ئافرەتێک پێنج فەرزەی نوێژی خۆی بکە بە جوانی، و لە ڕەمەزانیشا بە ڕۆژوو بێ، و داوێنی خۆشی بە پاکی ڕابگرێ، پیاوەکەی لە دەرەوەیە ماندووە، هیلاکە، پارە و پوڵی بۆ کۆ ئەکاتەوە، ئەمیش حەیا و ئابڕووی بپارێزێ لە ماڵەکەی خۆیە، پیاوێکی تر نێنێتەوە نێو ماڵەکەی خۆیە، پەیوەندی خراپ و ناشەرعی لەگەڵ هیچ پیاوێکی تر نەبەستێ، حەیای خۆی و حەیای خزم و کەس و هاوسەرەکەی خۆی بە پاکی ڕابگرێ، داوێن پاک و پاکیز بێ، وە لە چاکە و لە دینداریە گوێڕایەڵی پیاوەکە و هاوسەرەکەی خۆی کە لە ڕۆژی قیامەتە بەم ئافرەتەیە ئەگوترێ ئەی ئافرەتی داوێن پاک، ئەی ئافرەتی پاک و پاکیز و موسڵمان، مادام تۆ ئەوەندە جوامێر و مرد بووی لە دنیاە داوێنی خۆت بە پاکی پاکیزی ڕاگرت، لە کامە دەرگای بەهەشت حەز ئەکەی پێت خۆشە بچۆرە ژوورەوە. الله ئەکبەر. کە بەهەشت هەشت دەرگای هەیە، دەرگایەک تایبەتە بە ڕۆژوەوانان، دەرگایەک تایبەتە بە موجاهیدان و تێکۆشەران، هەر یەکە و لە دەرگایە کەسێتە ژوورەوە. بەڵام ئەم ئافرەتەیە ئەوەندە گەورەیە لەم هەشت دەرگایە کامەت حەز لێیە، کامەت پێخۆشە، فەرمون بڕۆ ژوورەوە.